بەڵە بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت لە دەشتی هێرتین بە دیاریکراوی لە گوندی مینا دیارە شەوی ڕابردوو لەم ناوچەیە لافاو هاتووە لە کاتژمێر 11 شەوی ڕابردووەوە بارانێکی بەخوڕ لەم ناوچەیە باریوە ئەمە وای کردووە کە لافاو لە دەشتی هێر بەشێک لە گوندەکان بگرێتەوە ئەو شوێنەی ئێمەلێن کە گوندی مینایە پردێکی سەرەکی لێرەیە پردەکەی بردووە تێکی داوە و 11 پردی دیکەشی لە گوندەکانی تر تێکداوە لە ئێستادا 58 گوند لە سنووری دەشتە هێرت لە قەزای سیدەکانی سەربەی دارەی سۆران ڕێگایان پچراوە هاتوچۆی گوندەکان پچراوە کە ژمارەیان 58 گوندە تیمەکانی ڕێگاوبان لە ئێستادا سەرقاڵی کارکردنن لە بەشێک لە پردەکان بۆ ئەوی بتوانن ڕێگاکان بکەنەوە ئەگەر کامیرمانم یارمەتی دەرم بێتن دیمەنەکانمان بۆ بگوازێتەوە بە تایبەتی ئەو پردەیان کە دیارە ئاوێکی زۆر لێرانە کۆبۆتەوە وای کردووە کە قەنتەرەکە بگیرێتن ئاو کۆبۆتە وای کردووە دواتر پردەکە بباتن من یەکێک لە هاوڵاتیەکان لەگەڵە بێ هاوڵاتی گوندی میناگەر بێتێرە حازیم سڵاوتان لێبێتن ئەگەر بۆمان باسی ڕووداوەکە بکەی چ کاتێک بۆ زەرەر و زیانی چی بە خەڵک گەیشتووە بەڵێ بخێر بێن سەر چاوە ئەوە دەوری سعات 11 شەو بوو لافاو هەستا ئەو ڕووبارانە هەموو هات نەخوارێ تقریبا 11 پردیان بردیە قەومە 58 مارش لەسەر ئەو ڕێگاین ئەو ڕێگال و هەولێرێ سەرچیە لۆ سۆران و لۆ مێرگە سۆر و لۆ پیران و ئەو ڕێگایە ئەو جستە سەرچیە دەگا جستی نزاریە هەردووچیان سەرچنی ئەوەی دیش هەموو حقاتێ پیرەکە و مینا و خۆران و ئەوانش هەموو گوندیان لەسەنە بەس ئەو ڕێگا هەموو جیران ئێستا لۆ سۆران ئەمە ڕێمان نییە ببێمە تو بچینە هەولێرێ بچینە دهۆچی هەر جێکێ بێ ئەو ڕێگا نەخۆش بی بریندار بێ هیچ عیلاجی نییە هیلا عیلاجی خۆی ئەو ڕێ هیچ ڕێگای دیمان لە پێش نییە 58 گوندش لەسەر ئەو ڕێنە لافاوەکە بە دیاریکراوی لەکوێوە هاتووە لافاوەکە لەسەرێ هات تقریبا ساعت 11 شەو حتا 45 دقیقه معدل بوو معدل باران و لافاو بوو لێرە ئاو زۆر کۆبووەوە لێرە ئاوەکە بەخۆی بینی تەماشەکە ئەو جسرەت سوورەیە ئەو کرشە هەموو بەحەدەت بوو تقریبا دوو بەرامبەر زێبادی نابوو ئەو قەنتەرە ئێمینانە ئێ پیرەکەشی هیناینە مینە ئێ نزاریە هیناینە ئێرە زە هەموو بێمەت و ماوەردە و نزاریە و ئەوان 58 گوندن هەموو مەتفەزەکان خراببووینە 11 پڕ خراببووینە زەرەر و زیان بەر ماڵی هاوڵاتیان کەوتووە دوو مال لە مینە فەقیرە بڕێک دەستکورشن حقیقەت مارە ئاویان چویتە ناو مارێ حامود زۆر کەتینێ کارە بێ کارە باشمان قەدحە ئەواش کەل و کەلمارێ شتەکان هەموو ڕۆی حقیقەت قوتابخانە هیچ قوتابخانەیە کەوتۆتە بەر نانە هیچ نەکەتە بەس هیچ دەرسێکشن ئەو هەند گوندانە هیچ تەلەبەک نەتوانێت بگەتە مەتکە بێ هەتا ئەو زادانە چا نەکرێت زۆر سپاس بۆ زانیاریەکانت وەک ئەم هاوڵاتیە ئاماژەی پێدا لە شەوی ڕابردووەوە لافاو کە هاتووە زەرەر و زیانی بەر 11 پرد گەیاندووە لە دەشتی هێرت لە قەزای سیدەکان و هەروەها وەک ئاماژەش پێدا دوو ماڵی هاوڵاتیان لێرە زەرەر و زیانی زۆریان پێگەیشتووە بەگشتی ئەمە زانیاریەکان بوون لەسەر ئەو لافاوەی کە لە دەشتی هێرت لە قەزای سیدەکان شەوی ڕابردوو هاتووە.